لە هێڵەکانی ئینتەرنێت دەگرن و ئاماژە بۆ دەکەن هێڵەکانی ئێستا ئینتەرنێت کە زۆربیان لە ڕێگەی فلاش و بە شێوەی وایرلێس بەکاردێنرێت بەپێی پێویست کار ناکەن و کرایان کەمە بۆ ئەوە هاوڵاتیان ڕەخنە لە وەزارەتی گواستنەوە و گەیاندن دەگرێت بۆی کە تا ئێستا نەیتوانیوە کێشەی ئینتەرنێت چارەسەر بکات. کێشەی خاوی هێڵەکانی ئینتەرنێت و خراپی خزمەتگوزاریەکانی لە زۆرینەی شارەکانی کوردستان بوونی هەیە بە تایبەتی لە قەزا و ناحیەکاندا. لە قەزای ڕانێژ ماوەیەکی زۆر هێڵەکانی ئینتەرنێت گەیشتوتە دەستی هاوڵاتیان بەڵام بەشێک لە بەکارهێنەرانی ئەو هێڵانانی گەرانن لە خراپی هێڵەکان و ئاماژە بۆ دەکەن ئەو هێڵانە ناتوانیوە ببنە متمانەی بەکارهێنەرانی بە تایبەتی لە نزمی کوالێتی ئامێرەکان و خاوی لە هێڵەکاندا. کێشە و گرفتێکی زۆرمان هەیە لەگەڵ هێڵەکانی ئینتەرنێتدا. هێڵەکانی ئینتەرنێت بۆ پێیکە ساڵانێکی زۆر تێپەڕیەوە بەسەر هاتنی ئینتەرنێت بۆ کوردستان بەڵام پێشکەوتنێکی بەچای بەخۆیەوە نەبینیوە. لەگەڵ ئەوەی بەوتەی بەکارهێنەرانیان هێڵەکانی ئینتەرنێت لە سنووری قەزای ڕانێوەک پێویست نییە و جێگای متمانەی ئەوان نییە بەڵام کێشەی خراپی هێڵەکانی تەلەفۆنی نۆرماڵ کێشەیەکی تری هاوڵاتیانە و لە ئێستاشدا ژمارەیەکی زۆر کەم لە هاوڵاتیان ئەو هێڵە بەکاردێنن چونکە بەڕای ئەو هێڵە نرخی گرانە و زۆرینەی کاتیش بە هۆکاری جۆراوجۆر لە کار دەکەوێت. بەپێی ئامارێکیش لە سنووری قەزای ڕانیە نزیکەی 2000 هێڵی تەلەفۆنی نۆرماڵ هەیە بەڵام بەشێکی کەمیان کار دەکەن. هێڵەکانی ئینتەرنێت لە سنووری بیتوێن وای کردووە کە بەکارهێنەرانی بەڕاستی توش بێزارێ بکە بە تایبەتی ئێستا بڵێن خەتێکی نۆرماڵی خەتێکی نیشتیمانی مە پێڵێن خەتی نۆرماڵ خەتێکی نیشتیمانیە بەداخەوە یەک دقە پێم وایە بە 150 دینارە کە بەداخەوە لە هەموو کاتە مۆبایل بەکارهێنەری هێڵەکانی مۆبایل سێدەکەی هەرزانترا. سەبارەت بە کێشە و گرفتی هاوڵاتیان لەگەڵ هێڵەکانی ئینتەرنێت لە قەزای ڕانیە بەڕێبەری پۆستە و گەیاندنی ڕاپەڕی ڕایگەیاند ئەوان چەند جارێک لە ڕێگای هاتنی دیشنەوە لە وەزارەتی گواستنەوە و گەیاندن کێشەکانیان بەرز کردوتەوە. هۆکاری کەمبوونەوەی بەشداربوونی هێڵی نۆرماڵیشی بۆ گرانی نرخی هێڵەکان و کەمی کرێکاری پێویست بۆ چاکردنەوەی هێڵەکان گەڕاندەوە. تەلەفۆنێک 150,000 دینارە بۆ داگیرەکان 130,000 دینارە گرانیەکەی یەکێکیانە دوو کەمی کارمەندمان یەک کرێکاری هەڵ بۆ چاکردنەوەی تەلەفۆن نیمانە ئەوە لە 2002 بۆ ئەوڕۆ 3 کەسمان بۆ دامەزراوە. هەرچەندە لە ئێستادا ئینتەرنێت یەکێکە لە پێداویستیە گرنگەکان بەڵام بەوتەی هاوڵاتیان هێشتا نەتواندراوە لە سنووری ئیدارەی ڕاپەڕینی خزمەتگوزاری ئینتەرنێت بە شێوەیەکی باش پێشکەش بە هاوڵاتیان بکرێت. هەنگاو محەممەد NRT ڕانیە.